بەڵا بۆ قسەکردنی زیاتر لە بارەی بڕیاری دادگای فیدراڵی لە بارەی کۆمسیۆنی هەرێمی کوردستان و دەستکاریکردنی تەنها بڕگەیەک بەڕێز سەربەست مستەفا سەرۆکی پێشووی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقمان لەگەڵدایە. بەڕێز سەربەست مستەفا، ئەم کاتتان باش. ئەو بڕیاری دادگای فیدراڵی بە گۆڕینی تەنها بڕگەیەک تا چەند یاساییەوە چ گرفتێک لەو بڕگەیە هەبووە؟ بەڵێ سپاس بۆ ئێوە و بۆ بینەرەوەی بەڕێز. ڕاستە ئەم بڕیارە تەنیا لەسەر یەک وشەیانێک بڕگەیە، بەڵام بڕگەیەکی ئەساسیە. کێشەکە لەمەدایە وەکە ئەو دەڵێ سڵتەی حەسریە بوو بەڕێوەبردننی هەڵبژاردن لە کوردستان. ئەم بڕیارە بە تەسەوری من ئەوە مقدمەیەکە، ئەوە دەستپێکێکە تا هەڵبژاردنەکانی کوردستان لە ڕێگەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێم بەڕێوە نەچێت بە تەواوەتی و لە ڕێگەی کۆمسیۆنی باڵا بەڕێوە بچیت. ئەمە تا چەند ڕاستە یان هەڵەیە ئەوە بابەتێکی دیکەیە. بۆیە لێرەوە دوو تەفسیری هەیە لەو وشەیە. یعنی تەفسیرێک ئەوەیە کە کۆمسیۆنی هەرێم تەنیا هەڵبژاردنەکانی ناوخۆی هەرێم واتای پەرلەمانی هەرێم و پارێزگاکانی هەرێم بەڕێوە ببات و وەختی خۆی ئەوە بچوونی ئێمە بووە لە 2015 مزەکرەی تەفاهممان تەوقیع کردبوو لەگەڵ کۆمسیۆنی هەرێم. بەڵام بچوونی دادگای فیدراڵی ئەوەیە کە لە وشەی بەڕێوەبردن و ئیشراف واتە دەبێ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق واتە هیباغا ئەو ئیشراف لەسەر ئەم هەڵبژاردنە بکەواتە کۆمسیۆنی کوردستان لەژێر چاودێری و لەژێر ڕێنماییەکان و لەژێر پرەنسیبەکانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنی عێراق هەر هەڵبژاردنێک ئەنجامداتن لە مەودووە لە کوردستان واتە دەبێ ئەگەر بە بڕیاری دادگاکە بێ ئەم یاسای ژمارەی 4/2014 هەموار بکرێت و ئەم وشە لا بدرێت وە یان ئیزافەیەک لەسەر بکرێت کە ببیتە لەژێر چاودێری و ئیشرافی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنی عێراق. ینی مەترسی ئەوە هەیە کە لە داهاتوو داوای لێبێت بڕیاردان لە وادەی هەڵبژاردنەکان و کۆمەڵی پرسی دیکە لە هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا چ سەرۆکاتی هەرێم بێت چه پەرلەمان بێت یان هەڵبژاردن و ڕاپرسێکی دیکە پێویست بێت دوایین بڕیار کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بیدات؟ وادەی هەڵبژاردن یان کەینە دەکرێت نەک کۆمسیۆنی باڵا و نەکی هەرێم دەستنیشانی دەکات. یاسا دەبێت دەستنیشانی بکاتن واتە لە هەر یاساکە دەستنیشان کردووە کە چێ بەرپرسە لەوە یان سەرۆکی هەرێمە یان لە هەندێک یاساکان بەنسبەت عێراق مثەڵەن سەرۆکی حکومەت لەگەڵ ئەوە مشاورە لەگەڵ کۆمسیۆنی باڵای عێراق. بۆیە ئەمە مەترسی لەمەدا نییە. بەڵام بە تەسەوری من بابەتەکە هەمووی بابەتێکە لە ڕوویەکی سیاسیش هەیە، چونکە ئەم بڕیارەش لە وەختێک دەردەچیت کە هەموو هەوڵ و تەقەلا هەیە لە لای چەندین هێزەکانی عێراق چ ئەوانەی ناو ئیتار بن یان حتا هەنێکی دەرەوەی ئیتاری تەنسیقیش هەوڵ دەدەن یان هەرێمی کوردستان بچووکی بکەن و لە ئەوەی خۆیدا هی دەستوری کە دەستوری عێراقدانەوە یان دەسەڵاتەکەی کەم بکەن یان هەر بە شێوەیەکی تربیت. ئەمە مەترسیەکەی لەمەدایەوە. بە تەسەوری من ئەم بڕیارە کە بوو تەفسیری ئەم خاڵی یعنی دەڵێم لە دەستوری عێراقدا هەیە اختصاصاتی حەسری حکوومەتی بەغا یان حکوومەتی ئیتحادی و هەیە اختصاصاتی مشترک نێوان حکوومەتەکانی هەرێمەکان و پارێزگاکان و هی بەغدا. ئەمە باسی هەڵبژاردن لە هیچ لە وادە نەهاتی دیارکردن واتە مافی هەرێم بوو کۆمسیۆن کردانیتن یعنی بە تەسەوری مخالفەی دستور نییە.
بۆیە وەختی خۆش کە دووبارە دەکەمەوە کە لە 2015 ئەم باسە هاتە گۆڕێەوە هەنێک برادران لە ئەنجومەنی کۆمسیێرانی ئێمە داوایان کرد نووسراوێک بدەینە محکمەی فیدرالی ئەمن قبولم نەکرد ئیسناتەن لەسەر ئەو تەفسیرە و بالعکس مزەکەرەیەکی تەفاهمان لەگەڵیان کرد پێمان وتن ئێوە هەلبژاتنەکانی ناوخۆی هەرێم دەکەن و پەیوەستن بە یاساکانی هەرێم و ئێمەش هەلبژاتنەکانی ئیتحادی چ لە هەرێم بی چ لە هەر شوێنێکی دیکە عراق بەڕێوە دەبین ئەوە بەڵام دوای ئەوە یاسایەکی دیکە دەرچووە و وەختێکی دیکە بەڵێ بەڕێز سەربەز مستەفا سەرۆکی پێشووی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عراق لە جۆکۆ لەگەڵماندا بوو سپاس.